ڕزایی مامۆستایان لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەردەوامی هەیە. ئەمڕۆ لە شاری ڕانیا بەشێکی بەرچاوی مامۆستایان لە بەردەم بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕانیا کۆبوونەوە دواتر بە ڕێپیاوانێک بۆ بەردەم مۆنۆمنتی ڕاپەڕین گربوونەوەیەکیان ئەنجام دا و تیایدا چەندین بەنامە و دروشم و چالاکی بەڕێوە چوو. ئەوەی کە جێگەی سەرنجە لە دەستپێکی بایکۆتەوە کە لە 27 مانگەوە ڕاگەیەندرا 27 مانگی ڕابردووەوە ڕاگەیەندرا هیچ لە خۆپیشاندان و چالاکیەکان بەقەدەر ئەمەی ئەمڕۆ قەرەباڵغ و بەرفراوان نەبوو. بەرفراوانی ئەمەش جێگای سەرنجی هەم میدیاکان و هەم بەشێک لە مامۆستایان و چالاکانی کۆمەڵگەی مەدەنیە. دەمەوێت ئاماژەش بۆ بکەم لە سەرەتای دەستپێکی ناڕەزایەتیەکان لە قەزای ڕانیا خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دوو ئاڕاستی وەرگرت. بەشێک لە مامۆستایان لە سەنتەری شاری ڕانیا لە 27 مان کۆبوونەوە، بەشێک لە بەڕێوەبەرەکان و مامۆستایانی تر لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیا کۆبوونەوە ناڕەزایەتیان ئەنجامدا. ئەوەی ئەمڕۆژ بەڕێوە چوو بە شێوەیەکی فراوان بەڕێوە چوو کە تیایدا زیاتر لە 150 بەڕێوەبەر تیایدا ئامادە بوو و یادداشت و قسەی خۆیان گەیاندە بەرپرسانی هەرێم و جارێکی تر تاکیدیان کردەوە لە بایکۆتکردن و لە ئەگەری بەدەنگەوە نەهاتنیان ڕایان گەیاند کە پەنا بۆ دادگای نێودەوڵەتی وە بۆ حکوومەتی فیدڕال دەبن و خواستەکانی ئەوان دەگەێنە حکوومەتی ناوەند. من دەمەوێت بۆ زانیاری زیاتر میوانێکم لەگەڵدا بڕیار عەلی جێگیری سەرۆکی لقی یەکێتی مامۆستایان ئەگەر دەرفەتم دەی دەمەوێت سەبارەت بە ئاجێندای مانگرتن و خۆپیشاندانەکەی ئەمڕۆ قسەم بۆ بکەی. ئەم سەرنجە چییە کە لەسەر ئەم خۆپیشاندان و بایکۆتەی ئەمڕۆ بەڕێوە چوو و ئەم شێوە بەرفراوانە چاوەڕوان نەکرا بوو؟ هۆکاری چییە کە مامۆستایان بەم شێوە بەرفراوانێ بەشداریان تیا کرد؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ بینەری کەناڵەکەتان. طبعاً سەرەتا بەر لەوەی باسی ئەو جۆرە سەرنجە بکەم دەمەوێت وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لقی ڕاپەڕین ئێمە وەکو هەمیشە لە بەرەی مامۆستادا بووینەوە دووپاتشمان کردەوە کە هەمیشە لە بەرەی مامۆستادا دەبین و ئێمەش وەکو مامۆستایان ڕەخنەیەکی زۆرمان لە سکرتاریەت هەیە کە لقەکانی سەرپەرشە کردووە. دەبوو ئەو ئیشەی کە ئەو ڕۆکراوە سەرانسەری کوردستان چکە هەموو مامۆستایانێک خەمیانە دەبوو سکرتاریەت یەکێتی مامۆستایان ئەو بڕیاری دابایە، بەڵام بەداخەوە کە لقەکانی سەرپەرشە کردووە. بەنسبەت ئەو پرسیارەکەی جەنابتەوە کە باسی ئەوە دەکەی کە ئەو سەرنجی ئەوەی کە ئەو ڕۆ هەموو مامۆستایان ژمارەیەکی زۆرتر بوو لە جاران ئەوەی جێی دەستخۆشیە لە ساڵانی ڕابردوودا بەشێکی زۆر لە بەڕێوەبەرەکان بەدا بە هەری عازی حیزبی و بیانی عازی شخصی یانی هەری عازێک بوو بێ بە زۆرێک لە جۆرەکان داوامی دەرگای قوتابخانەکانیان کردبووە بۆی ناوەندەکانی خوێندن مامۆستایان بچن و تەنانەت هەڕەشەشیان لە مامۆستایان دەکرد. بەڵام ئەوەی جێی دەستخۆشیە ئەو ساڵ هەموو مامۆستایان هەموو بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەی ڕانیا واژویان کردووە کە مۆرەکانیان تەسلیمی تەربیە بکەنەوە ئەگەر بێت و گوێ لە هیچ حیزبێک ناگرن، گوێ لە هیچ لایەنێک ناگرن کە ئەوە جێگەی دەستخۆشی ئەوە ژوای کرد کە مامۆستایان سیقەیان بە بەڕێوەبەرە بەڕێزەکان بێتەوە و ئەو دەستێش کە پێک هاتووە لە بەڕێوەبەرە بەڕێزەکان و نوێنەریشتی مامۆستایان و مامۆستای ناڕازی پێک هاتووە. بۆیە ئەوە بوو بەجێ ئەوەی کە مامۆستایان متمانەیە لێنەوە خۆدا پیدا کردو هەموو مامۆستایان بوونەوە یەک گروپ. مامۆستا ئەو دەنگۆیە تا چەند دروستە کە مامۆستایان بە یعاسی عیسبی و لە ڕێگەی بەڕێوەبەرەکانەوە فەرمانیان پێکراوە بە مامۆستایەکانیان کە بەشداری لەم خۆپیشاندان و گربوونەوەدا بکەن. طبعاً ئەو خۆپیشاندانە ئەو گربوونەوەیەکی ئێستا دەکرێت دژی ئەو دەسەڵاتەیە. ئەو دەسەڵاتەش پێک هاتووە لە بەشێکی زۆر لە حیزبەکان بە تایبەتی یەکێتی و پارتی کە پشکی سەرەشیان بەردەکەوێت و تا ئێستا بەرپرسی یەکە من ئەگەر بێت و بە یعازی حیزبیش بوو بێت هیچ زەرێکی نییە لەبەر ئەوەی گرنگەوەی مامۆستا هاتووە سەر شەقام دژی ئەو دەسەڵاتەش لە حیزبەکان پێک هاتووە. بۆیە شتێکی طبیعی و ئاساییە هەموو لایەنە ئەو بە کەسێک حیزبیە بە حیزبەکەشی عازێت بەس گرنگ ئەوەیە گرنگەوە بە یعازی حیزب نەیشکێنن. ئەو ترسێکە لە مامۆستایان هەیە ئەوەیە کە ئەو دەستەی مدیرەکان کە پێک هاتووە بۆ ئەوە بێت کە لە کۆتاییدا مدیرەکان بە یەک قەرار بیشکێنن، بەڵام ئەگەر بێت و مدیرەکان هەر کارێکی وا بکەن ئەوە بەرپرسیارەتیان دەکەوێت سەرستان و مامۆستایان سیقان پێ ناکەنەوە. بەڵێ مامۆستا سالار هەر وەکو میوانە بەڕێزەکەم ئاماژەی پێدا ئەم گربوونەوەی ئەمڕۆ بە شێوەیەکی بەرفراوانتر بەڕێوە چوو و دەمەوێت ئاماژە بۆش بکەم ئەمڕۆ بەشێک لە چالاکوانان و لە ڕێخەرانی کەمپینی هەڵوێست دژی برسیکردن کە پێک هاتبوو بەشێکیان بایکۆتی ئەم خۆپیشاندانیان کرد چونکە پێیان وا بوو ئەم خۆپیشاندانە بە فەرمانی حیزبێکی باڵەدەست لە سنوورەکە بەڕێوە چووە و ترسیان هەیە کە ئەمە دەواازەیەک بێ بۆ شکاندنی بایکۆت لە ئایندەدا. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئاراس ڕەسوڵ لە ڕانێوە لەگەڵم بووی. سپاس بۆ زانیاریەکانت.